پزیشکە مرۆڤ دۆستەکە وازی لە خەونەکەی هێنا لە پێناوی خەڵکی هەژاردا چۆن توانی ژیانی هەزاران مرۆڤ ڕزگار بکات. لا یەکێک لە هەژارترین وڵاتەکاندا گەورە بووە، بەڵام سەرباری ئەوەش توانی زاڵ ببێ بەسەر کۆسپەکانی بەردەمیدا و توانی زۆر بەسەرکەوتووی قۆناغەکانی خوێندن ببڕێ و بچێتە کۆلێژی پزیشکی. لە باشترین کۆلێژەکانی ئەوروپا درێژەی با خوێندنەکەیدا. قەمەر ئیسلام لە ناوچەی بابنای هەژار لە بەنگلادێش لەدایک بووە، هەر لە منداڵیەوە منداڵێکی چوست و چالاک بووە. سوور بووە لەسەر تەواوکردنی خوێندنەکەی سەرباری بارگرانی ژیان. زۆرینەی خوێندکارەکان لەو کاتەدا بەهۆی خراپی بارودۆخەوە وازیان لە خوێندن دەهێنا. ساڵی 1989 قەمەر ئیسلام توانی بڕوانامەی بەکالۆریۆس لە پزیشکی و نەشتەرگەریدا بەدەست بێنێ لە کۆلێژی پزیشکی دەکا. باوەی زیرەکی و لێهاتوویەوە بۆ خوێندن نێردرا بۆ بەریتانیا لە زانکۆی ئیدنبرەی شاهانە لە سکۆتلەندا. قەمەر ئیسلام گەڕایەوە بۆ بەنگلادێش بۆ خزمەتکردنی خەڵکەکەی لە بواری چاندن و گواستنەوەی گورچیلەدا، چونکە پسپۆڕیەکەی لەو بوارەدا وەرگرتە بوو. باری دارایی زۆر باش بوو، لە کۆتاییدا توانی بەری ڕنج و ماندووبوونی بچنێتەوە. ئەوەی هەر گەنجەیەک خەونی پێوە دەبینی بۆی هاتەدی، وەک کڕینی ئۆتۆمبیلی جوان و کڕینی خانوو. بەڵام قەمەر ئیسلام بۆ چوونێکی تری هەبوو، بڕیاریدا پارە و سامانەکەی بخاتە خزمەتی هاوکاریکردنی خەڵکە هەژارەکەی بۆ ئەو کەسانەی پارەی چارەسەریان پێ نەبوو، بە تایبەت لە بواری گورچیلەدا. بەنگلادێش یەکێکە لەو وڵاتانەی دەناڵێنێ بەدەست نەخۆشیەکانی گورچیلەوە لەبەرەوەی بەهۆی هەژاریەوە خەڵک ناچارن خواردنی ناتەندروست بخۆن. هەر بۆیە قەمەر ئیسلام لە بری کڕینی خانوو ئۆتۆمبیل ئامێری شۆردنی گورچیلەی کڕی و بە خۆڕایی چارەسەری نەخۆشەکانی پێدەکرد. لە پاش تێپەڕبوونی کات قەمەر ئیسلام توانی خەستەخانەی تایبەت با چاندنی گورچیلە لە بەنگلادێش بکاتەوە. بە ڕێژەی سەرەکی خەستەخانەکەی بۆ هەژاران تەرخان کرد. تاکو ئێستا زیاتر لە 1000 کردداری چاندنی گورچیلەی بەبێ وەرگرتنی هیچ بڕەپارەیەک ئەنجام داوە. ڕێژەی سەرکەوتنی نەشتەرگەریەکانی لە سەدا 95 ڕاهێنانی با چەندین پزیشک کردووە تا لە بوارەکەدا ببنە پسپۆڕ. با درێژایی چەندین ساڵ کەس بەم کارە خێرخوازیەی نەدەزانی، چونکە بۆ کارەکانی تەنیا داوای پاداشت لە خودا دەکات. کارەکانی تەنیا سنووری بەنگلادێشی نەگرتوتەوە، بەڵکو پاکستان و هندستان و زۆرێک لە وڵاتانی تریش بەهرەمەندن لە توانا و کەسایەتی ئەم پزیشکە خۆنەویستە. کاتێک دەربارەی خەونەکەی پرسیاری لێکرا، وتی هیوادارم هەموو خەستەخانەکان بتوانن چاندنی گورچیلە ئەنجام بدەن، ئەمەوێت ئازاری گورچیلە لە جەستەی هەموو نەخۆشەیەک هەڵگرم. ئایا نمونەی ئەم پزیشکە خۆنەویستە لە جیهانێکدا کە ماددە زاڵ بۆ بەسەر مرۆڤایەتیدا کەم بووەتەوە؟